لەگەڵ دکتۆر مخەلەت حازم ڕاوێژکاری ئەمنی و سەربازی لە بەغدا قسە دەکەم. دیارەوەک پێشتر ئاماژەم پێکرد کە ئەمریکا لە هەوڵیەوەدایە ئەو دەستانە ببڕێت کە هاوکاری تیرۆریستانی داعش و ڕێکخراوی قاعیدە دەکەن لە دوایەمین کاردانەوەی ئەمریکاشدا لە بەرامبەر ئەو کەسانە یاخود و کۆمپانیایانەی هاوکاری داعش دەکەن لە مالدیف چەند کەسایەتێک و کۆمپانیایەک سزادراون. مەبەستمە گفتوگۆی زیاتر بکەم. ئێستا ڕاستەوخۆ دکتۆر مخەلەت حازم ڕاوێژکاری ئەمنی و سەربازی لە بەغداوە میوانمە. دکتۆر مخەلەتم کاتت باش، زۆر سپاس کە میوانی کوردستان 24. دکتۆر جاری سەرەتا پێم بڵێن مەترسیەکانی داعش ئێستا لە چه ئاستێکدایە؟ بسم الله الرحمن الرحیم. ناوی خدای گەورە و میهرەبان. سڵاو لە ئێوە و لە بینەرە بەڕێزەکانی کەناڵی کوردستان 24 بە دڵنیاییەوە. ئەمڕۆ داعش وەک پێشتر نەماوە. پێشتر چەند ویلایەتێکی هەبوو بە ناوی داعش، دەوڵەتێکی ڕاگەاند بە ناوی دەوڵەتی ئیسلامی. ئەمڕۆ دوای کۆتایی هاتنی ئۆپەراسیۆنە سەربازیەکان لە ساڵی 2017ەوە و لە سووریاش لە ساڵی 2019 کۆتایی بە و ڕێکخراوە لە ڕووی جوگرافیەوە. ئێستا ئێمە باسی پاشماوەکانی داعش دەکەین. ئامان وەکو گورگی تاک هێرشبەر وەسف دەکرێت، واتە لێدە و ڕاکە. ئێستا ئیدارەی ناوەند دەیانەوێت لەناو خۆیان چەند کەسێک دەستنیشان بکەن و هەڵبژێرن بۆ ئەوەی لێرە و لەوێ هێرش بکەنە سەر کەرتە سەربازیەکان و ئەمەش پێویستی بە کاتە بۆ ئەوەی بە یەکجاری کۆتایی پێ بهێنرێت. ئێستا جەنگی ئێمە لەگەڵ داعش جەنگی هەواڵگیری و سەربازیە. ئێمە لە ڕووی سەربازیە و مەبەستمە بڵێم کە لە ڕووی سەربازیەوە کۆتایی هاتووە لەسەر ڕووبەری جوگرافیا، بەڵام جەنگی هەواڵگیریمان لەگەڵ داعش هەر بەردەوامە. دکتۆر ینی خۆتان دەزانن لە سەرەتای سەرهەڵدانی گروپی توندڕەوی داعش ینی زیاتر کارە تیرۆریستیەکانیان لە عێراق و لە سووریا ئەنجام دەدا. ئێستا پێتان وایە کە ئامانجی داعش کوێ زیاتر؟ ئایا مەترسیەکە دووبارە لەسەر عێراق و سووریا و ئەو وڵاتانەیە کە خۆیان گیرۆدەی کێشەی ناوخۆین یان ئاراستەی ئامانجەکانیان گۆڕیوە؟ هەڵبەتە داعش ناتوانێت وەکو پێشتر بگەڕێتەوە. ئێستا چەند بە گوێرەی بۆ ئەوە هێرشەکانی ئەنجام دەدات بۆ ئەوەی بوونی خۆی نیشان بدات. ئاگینا ئەو ناتوانێت ئۆپەراسیۆنی فراوان ئەنجام بدات یاخۆت گوندێک یاخۆ شارۆچکەیەک یاخۆ ناوچەیەک داگیر بکات. تەنیار ئەوەی ماوە شەڕێکی پارتیزانی لێدە و ڕاکەیە. هەمیشەش ئەوان چەکدارەکانی ئەو ڕێکخراوە دەرفەتەکان یاخۆت کێشەکانی ناوچەکان دەقۆزنەوە بۆ ئەوەی کردەوە تیرۆریستەکانی خۆیان ئەنجام بدەن. هەروە بۆیە دەکرێت ئەو کردە تیرۆریستیانە هەندێک جار زیاتر لە سووریا بن ئێستا وەک لە عێراق، چونکە لە سووریا لە زۆر ناوچە گرژی ڕوودەدان، گرژی سیاسی ڕوودەدان، بۆیە بەڵام لە عێراق دۆخەکە جیاوازترە. دەزانن لە ڕابردووە ینی چەند وڵاتێک هەبوون ناویان نابین کە ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ پاڵپشتی دارایی و معنەوی داعشیان دەکرد. پێتان وایە ئێستا داعشە و پاڵپشتیە بەهێزەی ماوە کە پێشتر لێی دەکرا؟ واتە ڕێگەی پارەدارکردنی داعش زۆر ڕێگە هەیە. پێشتر کۆنتترۆلی چاڵەنەوتەکانیان کردبووە و دەستیان بەسەر چەندین کێلگە داگرتبوو. لە سووریاش دەستیان بەسەر چەندین گەنم و داهاتی کشتتوکاڵی داگرتبوو. ئێستا ئەمانە هەمویان هاوکاری داعش بوون لە
جەنگەکەی ئەمڕۆژ هەندێک هێڵ ماون کە پاڵپشتی لە داعش دەکەن لێرە و لەوێ، بەڵام لە کۆتاییدا من وا دەبینم کە داعش کۆتایی هاتووە. ناتوانێت جارێکی دیکە بگەڕێتەوە بۆ ئەوەی کە پێشتر هابوو، ئەوەی کە ماوەتەوە لە داعش تەنیا بیر و هزری تونندڕەوی داعشە و ئەوەی ئێستا لەسەر ئێمەیە جەنگی هزری دەبی ڕابگەینی دژی ئەو بیرۆکەیە و بۆ لە ناوبردنی. زۆر باشە. ئەو کارانی کە ئەمریکا ئێستا دیکا بە تایبەت بە سزادانی ئەو لایەن و کەسایەتیانە و کۆمپانیانی کە ئاوکاری داعش دەکەن، ئەمە تا چەند زیاتر کاریگەری دەبێت لەسەر لاوازکردنی داعش؟ واتە بەدڵنیاییەوە ئەگەر ئەمریکا لە ڕێگەی دەبینیت لەوانەیە تێبینی ئەوەی کردبێت کە چەند هێڵێکی دۆزی بێتەوە کە پاڵپشتی لە داعش دەکات، هاڵبەتە ئەمریکا سزا بەسەر ئەو هێڵە گشتیانەدا دەسەپێنێت. دوای کۆتایی هاتنی داعش و لە ناوبردنی سەرکردەکانیان ئەسەر کردە بە سەربازیەکانی چەکداریەکانی داعش، لەوەوە دەستی پێکرد ئەمریکا و ئێستا تا ڕادەیەک لاواز بووە. ئێستا داعش ڕووی لە چەند ناوچەیەکی دیکەی کردووە وەکو باکووری ئەفریقیا و چەند ناوچەیەکی دیکە کە ژینگەکەی لەبار بێت و بۆ ئەو شوێنانە دەقۆزێتەوە کە بوونەتە دەواازەی بە قاچاقبردنی مادە هۆشبەرەکان، قاچاقچێتی. زۆر سپاس دکتۆر مخەلەت حازم، ڕاوێژکاری ئەمنی و سەربازی ڕاستەوخۆ لە بەغدا میوانم بووی. دەست خۆش.